بەڕاستی کاریگەری نێودەوڵەتیەوە کاریگەری وڵاتانی دەوروبەر لەسەر ئەم بارودۆخانە هەیە سەنگەر گرتن لە یەکتری لە بەرامبەر یەکتریە هیچ شانازیەک نییە و ئەمە جێی هیچ شانازی کەسمانیەوە جێی داخ و کەسەری هەمومانە لە ساڵی 2020 ئابینین سەنگەری برایەک بەبەر چاوی براکانی دیکەوە بە تیارەی وڵاتێکی داگیرکەر لێدرێ ئەم براکە تەسووریەکە ئەمە بەڕاستی جێی داخە جێی شەرمە بۆ هەمومان و ئەم بارودۆخە پێویستە سەرکردایەتی ئەگەر خۆیان بە کورد هەر سەرکردایەتی هەرسێ حزبەکە هەرسێ ئەوەی کە چەکیان بەدەسە ئەگەر خۆیان بە کورد دەزانن و بۆ بەرژەوەندی کووردا چەکیان هەڵگرتووە واز لەم سەنگەربەندیە بێنن و سەنگەرەکانی دوژمنەکانی کورد ڕوون و دیارن لە باکووری کوردستان سەنگەرەکانمان دیارە دژە کوردەکان دیارن لە ڕۆژهەڵات دیارن و هەروەها لە باشووری کوردستانیش ئێمە بینین عەرەبی شۆفێنی چۆنە بەرامبەرمان جارێک بە ناوی داعسۆ جارێک بە ناوی داعشەوە هەندێک جاریش بە ناوی ڕەوتی جیاوازۆ کوڕی کورد شەهید دەکرێەوە کوژریە بۆیە پێویستە بیرکردنەوەیەکی قوڵتر لە وەزعەکە لە خاکی کوردستان لە بەشبەشکردنی خاکی کوردستان بکرێت براکان بێنە سەر یەک مێز دانیشن بە گفتوگۆ ئەم بابەتەی چارەسەر بکرێت ئەو سەنگەرەی لەوێ گیراوە سەنگەری جێگای ترمان هەیە بۆی سەنگەربەندی تیا بکرێت هیچ کاتێک ئێمە بە قۆڕکردنی ناوچەیەک و یاخود بە تەنگکردنی جێگەی برایەکمان سەرکەوتو نابین بۆیە باشتر وایە هەموو دەستەکان یەک بگرین هەموو هێزەکان یەک بگرن دژمنەکانی کوردیارن لە کوڵەجۆ هێرشەکرێتە سەرێمە لە باشووری کەرکووک هێرشەکرێتە سەرێمە لە ناوچەکانی شنگال و مەخمور و ئەوانە هێرشەکرێتە سەرێمە لە باکووری کوردستانە ڕۆڵەی کورد شەهید دەکرێت لە ڕۆژهەڵاتی کوردستانە ڕۆڵەی کورد ئیعدامەکرێ و دوژمنەکانی کورد زۆر و فرەچەشن و یەکگرتوون بەرامبەرمان بەداخۆ ئێمەش ئەبینین لەژێر ناوی جیاواز و هێزی جیاواز و ڕەوتی جیاوازە و لولوی چەکەکان لە یەکەکەین ئێمە وەکو لیژنەی کاروباری پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان پێشنیارمان کردووە کە هێزێکی ناوخۆی ئاسایش بچێتەوە ناوچە و حکوومەتی هەرێمی کوردستان ناوچەکە لە نەگەڵ ناوچەکانی تر مەفروزە بپارێزێت وەکو حکوومەت نەکۆکو حزب و هیچ هێزێک هیچ لایەنێک هیچ کەسێک خۆی بە خاوەنی بەشێک یا با بڵێن ناوچەیەک لە کوردستان نەزانێ لەبەرەوەی ناوچەی کوردستان ئەوەی کە ئەکەوێتە بڵێن ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و مەفروزە حکوومەتی هەرێمی کوردستان بیپارێزێت بەڕاستی ئاسانە و زۆر ئاسانە شەڕ یعنی خۆیان ئەو شەڕە هەڵگی سێنن مێژوو دووبارە بکرێتەوە بەڵام دوایی ڕاگرتنەوەی زۆر قورسە بێ چکان ئێستا بەدەست خۆمانە بەدەست ئەو هێزەی ئەگەر شەڕ هەڵگیسێنێ بەڵام شەڕەکە هەڵگیسا دوجار بەدەست ئێمە نییە ڕاگرتنەوەی و ئەوە ئەبێتە کارەساتێکی گەورە مێژوو دووبارە بێتەوە لەبەرەوەی بینیمان و هەمومان بیرمانە لە ساڵی 1994 تا 1998 لە نێو کوردستان شەڕێکی خوێنایی ڕوویدا و هیچ تاکێک هیچ ماڵێک ئەتوانم بڵێم ئەو لایەنش کە لایەنی خۆی بەلایەنی براوە زانانی ئەویش زەرمەند بووە لەو هینە لەبەرەوەی ڕۆڵەی لێ کوژراوە ڕۆڵەی خەڵکی کوشتووە برای شەڕێکی براکوژی خوێنایی بووە بۆیە ئێمە داواکەین لە لایەنە بەشدار لایەنە سەرەکیە بەشداربووەکان لە حکوومەتە و لە معارەزە بەڕێزەکان لە پەرلەمانی کوردستان لە هەموو لایەنێک کەوا بە عەقلانیەوە تەعامل لەگەڵ ئەم دۆخەیە بکەن و نەیەڵن ئەوە ڕوو بدە.